ئێمە پێمان وایە دەبێت لە ئێستادا فراکسیۆنەکانی پەرلەمان تەرکیز بخەنە سەر پتەوکردنی یەکڕێزی و یەکگرتووی گەلەکەمان بە ئامانجی چارەسەرکردی قەیرانە دارایی و کارژێڕیەکانی هەرێم و دروستکردنی هەماهەنگی زیاتر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردی پەیوەندیەکانی نێوان ئێمە و ناوەند و باشکردنی ژیان و گوزەرانی هاونیشتیەمانیان و لەسەر زەبسێکتەرەکانی ژیان و بەڕێوەبردندا نەک زۆرینەی پەرلەمانی بۆ لێسەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتاران کە بێگومان ئەم هەنگاوە دەبێتە مایەی کورتکردنەوەی ناکۆچی نێوان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و پشتکردن لە جێبەجێکردنی ئەرکە ڕاستەقینە و لە پێشینەکانی ئەم وەرزەی کاری پەرلەمانیمان.